میوانداری بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی ئاوردە و هەناردرکارانی هەرێمی کوردستانمان کردووە. کاک شێخ زۆر بەخێر بیت. زۆر سپاس. لە ماوەی ئەم جەنگەدا ئەم شل ڕۆژی جەنگە ئەمە دوو جارە بە دیداری بەڕێز شا دەبین، خۆشحاڵ بووین. بەس بەداخەوە بابەتێک کۆمانەکاتەوە زۆر جار مەترسیەکە لەسەر پێداویستیەکان، ئەم جاریان بابەتەکە بابەتی نرخە. ئەو نرخانە ئێستا لە بازاڕێەوە چاودێریەکەن، ئاستی بەرزبوونەوەکەی چۆنە و بە وردیش بۆی خەڵک تێبینەران تێبگەن، هۆکارەکانی چی؟ هۆکارە ڕاستەقینەکان هەڵبەتە. بە ناوی خۆی گەورە تەبەن هەر گرژ و ئاڵۆزێک کە دروست بوو بێ کاریگەریە بێ بۆ سەر ئابووری وڵاتان بۆ هەموو شوێنێک، یعنی بە هەرێمی کوردستانیش بەدەر نییە و بەڕاستی ئێمە بینین ماوەی 40 ڕۆژە ئەم گرژ و ئاڵۆزیە بەردەوامە. ئەمە هەتا بەردەوام بێ زیاتر کاریگەری ئەکاتە سەر هەموو لایەک. بۆیە ئێمە کابینین مەوتومانە، ینی هەر لە سەرەتاوە وتومانە کۆگاکانمان پڕن لە کاڵا، یعنی ئەوە ئەتیادی و هەموو جۆرە کاڵایەکی خواردن هەیە و ئەگەر هاتوو مەسەلەن خەڵک نەکەوێتە ئەوەی کەوا شپرزەی پێوە دیار بێ و وەهجووم بۆ سەر کاڵا نەکارێکە و لە ئاستی خۆی کەمێکی زۆر بکڕێ بۆ ماڵەوە داینێ. ئەگە کو ڕۆژانی ئەتیادی وەکو پێش ئەوەی گرژ و ئاڵۆزی بێ بە ماوەی 6 مانگ ئێمە ئەتوانین بڵێن کەوا ئەو کۆگایانە ئەتواندرێ خەڵک سوودی لێ ببینێ بە هەموو شێوەیەک. بەڵام تەبعاً کە گرژ و ئاڵۆز ببێ تەبعاً بەعزە شوێنێک ئەو گرژ و ئاڵۆزی ئەیگرێتەوە و ناتوانرێ بازرگانی تێدا بکرێ. ئێمە مەسەلەن بۆ نمونە ینی هەر سەرەتای گرژ و ئاڵۆزیەکە مەرزەکانی ئەوەی هەرێمی کوردستان بەڕووی جمهوری ئیسلامی ئێران داخران، یعنی ئەوە هەرچەنە ینی ئەو کاریگەری نەبوو، چونکە ئێمە زۆر شتمان لە وڵات جمهوری ئیسلامی ئێران کە بۆ هات ئەو شێوە نەبوو کە بڵێ مەسەلەن خۆراکێکی سەرەکی و برنج و ڕۆنۆمانە، ئەوەی کە لە وڵاتی جمهوری ئیسلامی ئێران دێ سەوزەواتە و شیرەمەنیە و بسکیت و چکلێت و ئەم شتانەیە. بەڵام تەمەن داخستنی هەر باش نییە تقریبان بۆ ئەوەی کەوا بازرگانان ئەو ڕێڕەوەی گرتوویانە هەر بەردەوام بن. بەس ئەلحەمدوللا پاش چەند ڕۆژێک ئەویش کرایەوە ئێستا بەردەوامە و هیچ گرفتمان لەوە نییە. بەڵام مەوزوعی ئەوەی کەوا ئایا مەسەلەن کە بینین ئێستا هەستەکەی لە بازار تۆزێ مەسەلەن گرانی پیا بوو، ئەمە گەڕێتەوە تقریبان چۆن هۆیەک هەیە. یەکە لەو هۆیانی کەوا زۆر سەرەکیە ئەوەیە ئێمە کە ببینین ئێستا دورگەی هورموز گرفتی تێدایە، واتە ئێمە ئەگەر هاتو ئەو کاڵانی کە بۆمان دێ مەسەلەن لە ڕێگەی بەسڕەوە ئێستا لە ڕێی بەسڕەوە نایە، ئێستا دێ مەسەلەن دێتە عەمان و لە عەقەبەوە دێتە عێراق، بەڵام ئەگەر بۆ هەرێمی کوردستان دێتە ئوردون واتە دوایی دێتە سووریا، دوایی دێتە تورکیا، لەوێشەوە ئیبراهیم خەلیل. ئەمە پێچەو دەورێکی زۆری ئەوەیە، ینی خۆشتان زانین کە تاکو دوورکەوێتەوە گواستنەوەی تێچوو زۆر زیاتر دەبێ و لەگەڵ ئەوەشتا کە تێچووەکە زیاترە بێت لەوەی کەوە ڕێگاکە دوورە، ئێمە ئەگەر ڕۆژانی ئەتیادی بێ ئەوە تێچۆکەی زیادە. ئەگەر ڕێژانی ئێستا بێ کە ئەبینی نەوت و گاز و بنزین دوو قات بوو لە وڵاتان، ئەوەش گاز و شتەکانی تەبعاً زیاتر ئەو مەسروفی زیاترە چێتە سەر بەم شێوەیە. ئەمە لە ڕوویەکەوە لە ڕوویەکەوە لای مەسەلەن کۆماری ئیسلامی ئێرانیش کە دراوسێمانە و کاڵایانەش دێن لەوانەیە پرسیار ببێ بڵێن کاکە ئەی لە کۆماری ئیسلامی ئێران خۆ بە زووترین کات دێ وەکو جاران و ڕێک پێ بەڵێ وەکو جاران دێ بەو شێوەیە. بەڵام ئێمە لەوێش گرفتمان هەیە، ئێوە لەوێش کارخانەکان هەموویان لەوانەیە کار نەکەن، یعنی هەندێک کارخانە دەر بەتایبەتی کارخانەیەکەوە لەگەڕ کەوتووە کە سەرەکی هەموو کارخانەکانە ئەوە مەوادی ئەولیەکەی دروستە کرد بۆ هەموو کارخانەکان، یعنی کارخانەیەک بوو ینی بڵێ ڕێڕەوی هەموو کارخانەکان لەوێەوە دروست ئەبوو و ئێستا ئەوە تێکشکێنراوە ئەو مەوادە ئەولیە نەماوە بکارخانەکان کفایەتیان بکاو بتوانن، ئەوانی کە هەیەیان هەمووی مەوادی ئەولیەکەی خۆیانە. یعنی ئەمە تقریبن گرفت ئەمانە هەمووی دروستە بێ. گرفتێکی تریش ئەگەر هاتو مەسەلەن هاوڵاتیان بە شێوەیەکی وا لە پڕ مەسەلەن نەچن پێداویستیەکانیان زۆر نەکڕن و بەم شێوە نەکەن، تقریبن ئاداواکاریکی زۆر لەسەری نەبێ. یعنی بازرگانانیش بەڕاستی ئێمەش لە ڕوویەکی تریشەوە بە هەلی نەزانن بڵێن ئەوە کاکە ئەمە مەسەلەن نایە لە ئێرانەوە ئێستا لە وڵاتێکتر نایە و موجودیان هەیە ئەوەی خۆیان زیاد دەکەن، ئەویان نابێ ئەوە بێ بەڕاستی لیژنەی ئابووری و قامێت ئەوانە بەداداچوونەکەن کە ئەوانە نابێ بەی شێوەیەک ئەوان کێلی هەڵبگرن. بەڵێ
زۆر باشە. بەر لەم جەنگە باز لە بەرزکردنەوەی باجە گومریکیەکان لە عێراقە کرا وە گرفتی ئەسی کۆدا لە نێوان هەرێمی کوردستان و عێراقەیە. ئەم دوو بابەتە لە پاڵ ئەم هۆکارانی تۆ باسی کرد هۆکارن بۆی نرخی کاڵەشمەکەکان بەرزبنەوە. جارێ ئەسی کۆدا لە هەرێمی کوردستان تەطبیق نەبووە، بەڵام تقریبان دوێن و پێرە ڕێکوتنیەکی باش کراوە لە بەینیانە کە لە چەند یعنی پرسێک هەبووە کەوا لەسەر ڕێکەوتون بەو شێوەیە. یەکە لەوانە ئەوەیەکەوە گومرگ تەوحید بکرێ، یعنی ئەو پێناسە گومرگی کە حکوومەتی عێراق لە ئەم سەری ساڵ ئەم ساڵ زیادی کرد بەس لە عێراق تطبیق کرا ئەبێ ئەوە سەرانسەری عێراق بگرێتەوە، هەرێمی کوردستانیش بگرێتەوە و تقریبا بۆ ئەسی کۆداش لەو ڕێکەوتنە لە زۆر خاڵە گەیشتون بەوەیکەوە بەڵام ئەعلان نەکراوە چ کاتێکەوە ئەسی کۆدا تطبیقە بێ یاخود ئەو ڕۆژە، بەڵام تقریبا لێک تێگەیشتنێکی باشیان کردووە لە هەموو ڕوویەکەوە و یەکێ لەو خاڵانش کە لە ئەو گومرگانەی دانراوە لە نێوان شارەکانی هەرێمی کوردستان و مەسەلسا کەرکووک و سلێمانی، کەرکووک و هەولێر، مووسڵ و هەولێر، ئەمانە تقریبا گومرگ دانرابوو. ئەوەش لاچێ ئەوەیەکە لەوانە کە ئەو کاتە مەسەلەن لەگەڵ عێراقا یەک تەواو یعنی یەک تەوازنە بێت لە بینە و ئەوەی ئەسی کۆداژ تقریبا ئەوەکو باسمان کە سیستەمێکی گومرگی نێودەوڵەتیە 1970 وڵات کاری لەسەرەکە تقریبا ئەوەش لە حاڵەتێکە ئەبێ لە هەرێمی کوردستانیش بەوە وەلەو ئەسی کۆدا ینی لایەنی باشی و خراپی هەیە، ینی بەسەراحەتەن ئێمە لە هەردوو ڕووەوە بەو شێوەیە کرێ، ینی مە توانی بڵێن ئەسی کۆدا کە سیستەمە دانرا ئەبێ ئەو سیستەمە گومرگیکەوە زیاد کراوە بێ بچێتە ناو سیستەمەکە. واتە جارە کاریگەری ڕاستە خۆمان بە زیادبوونی باجی گومرکی و ئەسی کۆدانیە، بەڵام زۆر جا بازرگانان کە گفتوگویان لەگەڵاکەی باسی ئەوە کەنەڵەن بەهۆی ئەوەی ئەسی کۆدامان نییە خودت خۆیان تۆمار نەکردووە دۆلاریان بە سعری بازار ئەو کاریگەری لەسەر هاوردەکاران هەبووە. خۆی وەکوتم باش و خراپێ مەسەن ئەسی کۆدا ئەگەر حکوومەتی عێراق بڕیارێکی دەرکردووە هەل لە ئەوڵەوە لە ئەم ساڵەوە لە ساڵەوە ئەڵێ هەر کەسێ لە ڕێگەی ئەسی کۆداوە هەر کاڵایەگەیەنێ ئەمە پارەکەی بۆ حواڵاکەین بە 132 ئەوە لایەنێکی باشی هەیە کە پارەکە لەم کاتەیە لە 150 شتێکە ئەوە تقریبا بە 132 ئەشکێتەوە ئەو یەکێ لە سیفەتانی باشە کە بۆ بازرگانانە کرێ و منافەساکەوتێنەوە بازرگانانەوە بەو شێوەیە بەڵێەوە تقریبا و پارەکانیشان ڕاستەخۆ بۆ حواڵا کرێ بە بێدواکەوتن و ینی مەسەلەن ئەگەر هاتی ئەسی کۆداش تطبیق کرد ئەو سیستەمە گومرگی کە بازە گومرگەکەی کە زیاد کراوە ئەبێ بخێرێتە ئەسی کۆداوە واتە هەرێمی کوردستانش وەکو عێراق ئەبێ ئەو سیستەمەی کە بەکاردێنێ ئەبێ پێناسە گومرجەکەش ڕەچاوکە و ئەویشی لەسەر زیاد دەکرێت لەسەر باجەکان واتە یعنی باش و خراپی هەیە بەو زۆر باشە. لە دۆخێکی وەکو ئێستەیە پێشنیاز و ڕێنمایی تۆ چییە هەم بۆ بازرگانان هەم بۆ هاوڵاتیان بۆ ئەیلانی کەمەم دۆخاگە درێژەی کێشا تێی پەڕێنین نرخ لەمە بەرزتر نەبێتەوە و بە بەردەوامیش دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی هاوڵاتیان بەردەوام بن. من بەڕاستی پێشنیارێکم بۆ هاوڵاتیان هەیە ئەوەیە کە ئێمە ڕۆژانی سەختترمان تێپەڕاند کە ڕۆژانی کۆرۆنا بوو کە بەڕاستی لە کۆرۆنایە ئێمە توانیمان ئەم ینی ئەو دۆخە خراپەی کە هەبوو کەس نەیەتوانی بچێتە دەرەوە سەفەرکردن نەبوو و کارخانەکانی وڵاتان هەمووی وەستان لەبەرەوەی بەرکەوتیان نەبێ. کۆرۆنا ینی کاتێکی زۆر سەخت بوو تێمان پەڕاند وەلو کاتەیە هیچ ئێمە گرفتێکی وامان بۆ دروست نەبوو. ئێستا بەڕاستی ئەگەرمانەوێ ڕەچاویکەین بتوانین پێشنیارمان بۆ هاوڵاتێنەوەی کە ڕۆژانی احتیادی چۆن کاڵایان کڕیوە بەو شێوەی بکڕن خوان شپرزە نەکەن و ئەو زەختێک نەخەنە سەر بازار بۆی داواکارێکی زۆر لەسەر شتێ بێ بۆیە ینی یەکسەر بێتە سەر ئەوەی کە هەندێک بەڕاستی نەزان و یعنی بازرگانێکەوە لە کارەکانیان سەرکەوتو نین بچن زیادی بکەن
یان ڕەچاوی بەعزل و فرسەتی بزانن بەو شێوەیە ئەوە وەلو بازرگانان و هەوردەکارانی ئێمە بە زەمیرمان زۆرە بەڵام هەندێک با تێنەکەوێ مەسەرەن ئەوەی کە مەوجودیشە ئەوەش زیاد بکا بڵێ وەڵاوە نامێنێ گەچاتی بیهێنم بە گرانتر بامە بە گران بفرۆشم هەنجینەوە دروست نییە چونکە بە سەراحەتەن ئەمە شتێکی زۆر نادروستە کە تۆ لەو پێش بە نرخێکی باش کڕیوتە هەرزان کڕیوتە ئێستا هەر ئەوەی کە تۆ ئیکۆنە بە زیابی فرۆشی قەیناکەوەی کە زیاد دێگرانمە ئەتیادیەوە دەسەڵاتی کەس نییە بەڵام بەڕاستی ئەبێ ئەوە بزاندرێت چکە چاودێری بازرگانیش ئێستا زۆر ڕەچاوی ئەو شتانەی کردووە و ئەزانێ کە ئەو کەسانەی کەوا کاڵای کۆنیان هەیە ئەوانە ئەو کاڵانیان نابێت بە زیاد بفرۆشن وە کاڵای تازە قەیناکە هەرچۆنێک بێت چەند زیاد کرێ بەڵام ئەوەندەش زیاد بە هاوڵاتیش بزانن ئەوە نە زیاد ناکرێت گەرات و ئەو هەموو تێچۆش بەو شێوە دێ شتێکی وا زیاد نابێت زۆر لەسەریان قورس بوەستێ و بڵێن ئێستا باشتەکە بکڕین و لەسەرمان قورسە بێن بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردنکارانی هەرێمی کوردستان زۆر سوپاسمان زۆر سوپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ سەرکەوتوو